بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه، والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين، فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. خواهی گەورە ڕێک ئەم مەساری جنس و سێکسەمان بۆ دیاریەکات کە بە هەڵەیان نەڕۆین. لەوانەیە خەڵک بڵێ عەیبە و شەوی قەدرە و ئەمە ئایەتی قورئان و سوورەی مؤمینونە. ئەمە ئەو سوورەتەیە کە ئێمە منافەسەی لەسەرەکەین کە ئینشەڵڵا نەک براوەی بەهەشت بین، براوەی فردەوسی عەلا بین، لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە بین. لەبەرەوە ئین الله لا يستحی من الحق. ئیسلام حەقانیە و واقعیە. باسی شتێکە بۆ ئەکا کە تۆ ڕۆژانە پێویستە پێیەتی لەگەڵ یا ئەژیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سوورەتی پێشوو لە ئایەتی پێشوا فەرمێ ئین فی بضع ئەحەدیکم صەدەقە. یەکێکتان ئەچێ بۆ لای خێزانەکەی خۆی چاکەی بۆ ئەنووسرێ، ئەڵێن یا رەسوول الله ئەیەتی ئەحەدونا شەهوەتە. یەکێکمان ئەچێ بۆ ئارەزووی خۆی ئەچێت بۆ لای خێزانەکەی و کۆ بێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر ئەو تۆوەی لە حەراما بەکاربێنایە تاوانی لەسەر بوو بەڵێ ئەی مادەم لە حەڵاڵا بەکارهێنێت چاکەی بۆ ئەنووسرێ. کەواتە سەیری ئەم دینە بکە لە ئارەزوو شەهوەتی خۆشتا هێشتا پاداش دەیاتەوە. لێرە ئەفەرمێت لە شەوی ئەم شەوا ئەفەرمێت والذین هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين. دیاری کرد، سنوورەکەی دیاری کرد، فەرمووی دەرگای چوونە دەرەوە بۆ بەتاڵکردنەوەی شەهوەتی خۆت تەنها لە حەڵاڵی خۆتایە کە بەرامبەرتە خێزانەیان کەنیزەکە، بەڵام کەسێک دەستی برد بۆ پشت ئەمانە یاخود لە دوای ئەمەوە ویستی خۆی بەتاڵ کاتەوە فەئولائیکە هم العادون. یعنی چی؟ یعنی یەک دەروازەت هەیە، هیچی تر. باشە بۆ باسیشی تر ناکە، مەفروض و تۆزێ تەفسیلی پێ باید تا تێبگەین، پێویست بە تەفسیل ناکە، چکە ئەفەرمێت تەنها ئەم دوو دەرگایە حەڵاڵی خۆت بن، کەنیزەک و خێزانی خۆت لە غەیری ئەم دوو شتە. پەنابەری بۆ هەر شتێکی تر، دەستبەری بۆ هەر شتێکی تر، بە وروژانی ئارەزووەکانت حرامە. فول ستۆپ. ئەم بابەتە گەنجەکان بە تایبەتی زۆر پرسیاری لێوە ئەکەن. سەیری قورئان کە چەند بە ئەدەبەوە باسی ئەمە ئەکا تێشمانەگەیەنێ، جوابی پرسیاریش ناهێڵێتەوە کە نەیدابێتەوە. بۆیە زۆر بە ئاسانی حاڵیمانەکا بۆ چونکە ئەمە بۆ ئەمڕۆ وایە بەیانی سەد وەسیلەی تر بۆ فەساد و بۆ خراپە و بۆ جنس بەکارێت کە ئیستاکەنە عەقڵی ئینسان پێی پێ نابان. تۆزانی لە وڵاتێکی وەکو بەریتانیا و ئەڵمانیایە جنس ئەمڕۆ بە شێوەیەکی ڕەهایە. تۆزانی لە هۆڵەندا ئافرەت دەکرێتە شوشەوە، تۆ ئەزانی لە ئەڵمانیا ئافرەتی دۆڵپەیە. بواتە چی؟ واتە ئافرەتێکە بووکە شوشەیە، لە سین بۆی دروستێکات و ئەیهێنێت و دایەنێت و پیاوەکە ئەچێ لەوێ لەگەڵ بووکە شوشەیەکە ڕابێرێ. تۆ زانیت هەندێ جیهاز پەیا بووە، ئەمە جیهازی پیاوەتیە، ئەمە جیهازی ژنێتیە. ئەچێ ئەو کەسانەی کە حەزیان ناکەن زەواجکەن و هاوسەرگیری بکەن ئەیکڕن و خۆیانی پێ بەتاڵەکەنەوە، ئارەزوەکانی خۆیانی پێدا ئەمرکێننەوە. لەوانەیە دوو ڕۆژی تر هەر مۆبایڵەکەی دەستت ئارەزوەکانت تێرکا بەبێ ئەوەی کە سەیری ڕسم و فلیمیشکەیت. هەر بەو شێوەیە لەوانەیە سەعاتەکەی دەستت بێ، لەوانەیە سیوچەکەی مۆبایڵ و کۆنتڕۆلی سیارەکەت بێ، نازانی بۆ مستەقبەل چی ڕوەدا. بۆیە خوای گەورە دەرگای لەسەر هەموو ئەمانە بەستووە. فەرمێ غەیری ئەمە دەستێ برد بۆ هەر شتێکی تر حرامە. بۆیە لە کوردەواری خۆمانە پێوترێ چی؟ پێوترێ داوێن دوێنێ چی بوو؟ داوێن پاک بوو. ئەمڕۆ چییە؟ داوێن پیس. هەر چییە غەیری دەستی برد بۆ غەیری ئەمە داوێن پیسە. بۆ
چونکە داوێنی ئینسان بە تەبیعەتی حاڵ پیسە سێری داوێن کە بزانە خوای گەورە لە چوا دروستی کردووە لە بینی دووشتی زۆر قێزەونە لە بینی میز و پیساییە ئەو شوێنەی کە دەستێ بۆ برد ئیتر بێ بچی دەستێ بشۆیت هەتاوەکو بتوانی بیبێ بۆ دەم تو نانێکی پێ بخۆیت هەتاوەکو بڵی دەستم پاکژە کە دەستێ برد بۆ ئەو شوێنە ئیتر ئەم دەستە لە تۆ پیسە بێت هەتاوەکو بە پاکشکەرەوەیە پاکیەکەیتەوە بۆیە ئەوەی کە پێشتر هەیبوو دەستێکی پاک و داوێنێکی پاک بوو ئێستا ئەم داوێنە پیس بوو باشە کورد بۆچی ئەم لەفزە جوانی هەڵبژاردەوە کە پێڵێ داوێن پیس دیارە کاتی خۆی ئەوانەی کە شەواڵیان پیس بووە کونوکە لەبەریان زۆر کردووە بەناو زێرابوو پشتیر و بەناو لیتاوا زۆر ڕۆیشتون هەتاوەکو بگەنە ئەو شوێنەی کە مەبەستیانە و تاوانەکەی تیا بکەن بۆیە شەواڵەکەیان دایمە پیس بووە جلەکانیان دایمە پیس بووە ئەجا پەیوەندی بە داوێن پیسیەوە چییە؟ نەخێر پەیوەندی بە شتێکی گەورەترەوە هەیە ئەو کەسانەی کە کوناوکونەکەن و بەسەر شوێنەکانە ئەگەڕۆن دایمە بۆنێکی ناخۆش لە بینی ڕانەکانیانەوە دێ بۆنێکی پیس بۆنێکی بۆگەن چکە بۆ ئەمانە بەردەوام هەڵگری نەخۆشین ئەوانەی کە تووشی سفلسە بن ئەوانەی کە تووشی سێلانە بن ئەوانەی کە تووشی زوهریە بن ئەوانەی کە تووشی هیپاتایتیس بی ڤایرەسە بن ئەوانەی کە تووشی هیومان پاپیلۆما ڤایرەسە بن ئەوانەی کە تووشی کلایمیدیا بن ئەوانەی کە تووشی ئەیدزە بن ئەوانەی کە تووشی دایمە تەڕیەک لەناو زەکەریانەوە هەیە یاخود تەڕیەک لە دامێنیانەوە هەیە ئەگەر ئافرەت بن ئەم کەسانە کوردی قەتیاوە ئەمانی کە بدوای ئەم فعل و فاحیشەیەوەن دایمە دامێنیان بۆگەنی لێت پیسە ناشیرینە سایق تەکسیەکم بینی تیکاوتە شەوێکیان نەمزانی ئافرەتێکیان پێ بردمەوتیان ئەو ئافرەتە بەرەو ما تا ماڵی بگەێنە منیش ئافرەتەکە لە ڕێگا خۆی پیشان نامبوو خۆی بۆ دەرخستم و منیش گەنجم خۆم پێ نەگیرا ئالەو کاتەیە بەخوا چارم نەبوو کاکتۆر هیچم لەدەست نەبوو کۆنتڕۆڵم لەدەستدا و لەگەڵ ئافرەتەکەیان کۆبوومەوە بەڵام ئافرەتەکە ئەو نەبۆگەن بوو ئەو نەبۆنی پیس و ناخۆش بوو ئێستا گومانە بەم فەحسی ئایدزم بۆ بکەیت پۆزەتیڤ بم فەحسێکم بۆ بکە خێرتەگا بزانم تووشی ئەو نەخۆشیە بووم یان نا کوڕم تۆ بەم پاکیە ئافرەتێکە ئەمە پیشەیەتی ئافرەتێکە دوو لە ڕووی ئێوە ئەم شوێنی وەکو زێرا بوو بۆ گەن وایە بۆ تۆ خۆ تێترنجان و تووشی ئەم تاوانە بوویتی وەڵای مام بەسەڵە دەستم دەرچوو چی بکەم تازە چۆن بگەڕێمەوە باری پێشوو بۆیە دایمە ئەمانە ئەو نەبۆگەنیان هەیە پیسی بۆگەنیەکە بەدامێنیانەوە نەوەستاوەکەی شۆتە شەواڵەکانیان کاتی خۆشی کورد کەواڵ سڵپی لەبەر کردووە خامەکەی سپی بووە ئەو کەسانەی کە ئەم کارەیان کردووە دایمە خام و جل و شەواڵەکەیان پیس بووە بۆیە پێیان وتووە شەواڵ پیس واتە لەش پیس نەبوون بە تەنیا کە تاوانەکەیان کردووە داوێنیشیان پیس بووە ئەنجا شەواڵیشیان پیس بووە ئەها کورد سوبحان الله هەرچی کەلیمەی پیس و ناشرینە بۆیان بەکارەهێنێ هەر قابیلی ئەوەشن بۆیە بەڕێز دەکەم ئەمە لە کورد لە عەرەبیا پێوتێ فاحیشە یعنی ئەوەی کە عەقڵ تەقەبولی ناکا ئەوەی کە فیترە تەقەبولی ناکا ئەوەی کە دین تەقەبولی ناکا لەمانە ئەوەشێتەوە بۆیە شتەکانمان لە ئاسایی نەبێتەوە گیانلەبەرێکی وەکو باڵندەیەکی وەکو قەلەڕەش بەڕەشێتی خۆی بەڕوڕەشی خۆی لە کاتێکا کەسێک لە مەجموعەی قەلەڕەش پەنابەرێتە بەر تاوانێکی ئاوا هێرش کاتە سەر مێیەکی تر کە بووی حەڵاڵ نەبێ و جووتی نەبێ ئەزان قەلەڕەشەکان چی لێکن چێ دادگای قەلەڕەشی بیستووە بەڵێ قەلەڕەش دادگای هەیە هەر قەلەڕەشێک بچێتە سەر کۆمەڵێ بەچکەی قەلەڕەشی تر خواردنەکەی بخوا قەلەڕەشەکان کۆبنە و دادگایەکەن و مووەکەی لێ هەڵەکەنن وەکو ئەو قەلەڕەشەی لێ ئەکەن پەڕووباڵێکن هەتا وەکو ئەو قەلەڕەشەی لێ بێ کە باڵی نییە و بڕوا و نان بخوا هەتا وەکو تامی برسێتی و نەفرین بچێژێ بۆ چووە خواردنی قەلەڕەشی بەچکەی خواردووە ئەوەی بچێک هێلانەی قەلەڕەشێکی تێک بە یەن قەلەڕەشەکە ئەهێنن
پێلانەکەی پێ دروست دەکەنەوە ماڵەکە وەکو خۆی تەسلیمێکەکەنەوە ئەنجاڵن خواحافیزە بێ ئەو قەلە ڕەشەی کە هێرش کاتە سەر ئافرەت و مێیی قەلە ڕەشێکی تر بە هەموویانەیگەرن دادگایەکی بۆ دامەزیرنن لە دەشتێکە لەوانەیە خەڵکی ئەمی بینی بێ ئینجا قەلە ڕەشەکە ئەهێنن سەری ئاوا پێکز دەکەن بۆشی نییە بخوێنێ ئەبێ ئاوا سەرکسکە بۆ تەعداو لێ کردو ئیسپاد و بەسەریا بەڵێ وایە بەڵێ ئینجا بە هەموو قەلە ڕەشەکانی تر بچن بە دەنوب بیکوژن سبحان الله بە هەموویان ئەکەونە گیانی هەتا وەکو قەلە ڕەشەکەم دارە بێتەوە ئینجا وەکو لاشەیەکی بۆگەنی پیس یەکیان ئەیدا بە کۆڵیا ئەیباد لە شوێنێکە چاڵی بۆ هەڵەکەنێ و ئەینێژێ فبعث الله غرابا يبحث في الأرض ليريه كيف يواري سوءة أخيه قال يا ويلتى أعجزت أن أكون مثل هذا الغراب أها كركي آدم ككركي تريكش قال رش بشانيا كتوم براكي بشاريتوا قال رشك قال رشيكي تري بكولا وبو إنجا تشالي بو هالكنو خسر جرقلوا أوي جوتي أو مني جبي براكم آوا لكول كموا بستو چوار دانە سەعات براکەی بە کۆڵێەوە بوو نێزانی لە شوێیە لە کۆڵی کاتەوە فڕێیبە هەتا وەکو قەلە ڕەش فێری کرد با لەمەشەوە فێری قەلە ڕەش بین بۆیە ئیسلام حکمی زۆر توندە بەرامبەر بەم بابەتە خۆشەویستەکەم کەس ئەم بابەتە هیچ کاتێ خوای گەورە ئەو نەتون نەبووە بەرامبەر بە بەندەکانی لە کاتێکا کەسێ زینا بکە ئەو نەی تون کاتەوە لەسەری کابرایە هاتە لای پێغەمبەری خوا و تێی پێغەمبەری خوا من ئەم کوڕەی من شوان بووە سەپان بووە گاوان بووە لە ماڵی ئەم پیاوەیە ئیشی کردووە خزمەکاری کردووە پیاوەکە خۆی لەوێ نەبووە کوڕەکەم چۆتە لای خێزانەکەی ئێستا سوڵحمان کردووە سەد حەیوانم ماوەتێ کەنیزەکێک و ئافرەتێکشمان ناوەتێ ئێستا خەڵکی خاوەن عیلم پێمەڵێن نابێت ئەبێ کوڕەکە و بکوژرێ نەخێر ئەبێ کوڕەکە و جەڵ کرێ ژنەکەش بکوژرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئێستا بە حوکمی خوا حوکمتان لە بین ناکەم فەرمێ سەد حەیوانەکەی بەرەوە کچەکەشی لێ وەرگرەوە کوڕەکەت ئەبێ سەد دانە شوخی لێ بدرێ زائیدەن یەک دانە ساڵ نەفی بکرێ لە شوێنی تاوانەکەی دوور خرێتەوە بۆی کە دەست بە سمێڵیان نەیەنێ و هەسکاکە بیری چێتەوە کە ئەمە تاوانێکی کردووە یەکێ لەو شتانەی کە لە عیلم النەفسە ئینسانی پێ لە تاوان یان لە بیرخستنەوەی خراپ دوورەخرێتەوە ئەوەیە کە لە شوێنەکە بە یەک جار دووری خەیتەوە و بیری چێتەوە لە کاتێکە هاتەوە ئەنجاڵێ خێزانەکەش ئەگەر بەسەریا سەپا ئەبێ ڕەجم کرێ بێ بکوژێت چکە بۆ خێزانەکەت شووی کردووە سەیری ئەم مستەمەعەت چەند بەفاتیە ببمێنێتەوە خۆشەویستەکەم ئاگاتان لێی بێ ڤیدۆ و شتی ناشرین و ڕسم و قسەکردن و ڕۆمان و فلیم و خیانەتی زەوجی واتان لێ نەکە ئەم بابەتتان لێ بچووک بێتەوە ئەم بابەتە زۆر گەورەیە لەوە گەورەترە کە ئێمە تەسەووریەکەی ئیسلام دەشی بۆ شل نەکردووە خوای گەورە لە چوا فەرموویەتی ئینسانی بێ بکوژرێتەوە ئەگەر کەسێکی نەکوشت بێ بەڵام لێرە ئایکوژێ بەرەوە بابەتەکە زۆر قورسە بۆ چونکە بەیانی مستەمع و کۆمەڵگا گیرە خۆ بەدەستێەوە قازیەکی ئەمریکی هەیە لە ماوەیە ڤیدۆیەکی بڵاو بۆوە ئەڵێ من برایەکم نەخۆش بوو لە خستەخانە چوون بۆ لای پێویستێ کرد گوچیلەی بەمێ گوچیلەی پێبەخشم فەحسێکی جینیان بۆ کردم وتیان ئەم جینی تۆ بە کەڵکی براکەت نایە منیش وتم جاقەی چێک خۆ من دوو کوڕم هەیە ماشەڵڵا هەردووکیان گەورەن و ئاوەر باوکو جاوەر مامتان لێ قۆماوە باوکو بزان گوچیلەکانی ئێوە بە کەڵکیە یەکێکیان 40 ساڵ یەکێکیان 42 ساڵ هەردووکیان مێنا وتم بزانم ئەم گوچیلەی ئێوە بە کەڵکی مامتانیەت بۆ ماوەی و جین و ویراسە ئەخوا بە یەکتری ئەڵێ کە سەیرم کرد نەک کرۆمۆسۆمیان بۆ ئەو نابێ بۆ منیش نابێ ئەم مناڵانە لە من نین دوای 40 ساڵ لە تەمەن مناڵ بەخێوکە و کوڕ گەورەکە و تازە ژنی ترێ بۆ نایەت و مناڵی ترێ بۆ ناخرێتەوە ئەڵێ 51 دانە ساڵە لەگەڵ ئەم ژنەیە کۆ بوومەتەوە خێزانی منە ئەڵێ ئێستاکەنی نازانم ئەڵێ هەر کوڕێکیشیان کوڕی دوو پیاوی جیاوازن واتە دادەکەم لەگەڵ یەکێکا نەخەوتووە لە هەر شوێنێکا دەستی کەوت بێ پەناگرم بەخوا اینجا ئەم پیاوە ئێستا لە من
ئەم تەعویزی ئەم مناڵانە 40 ساڵە من کوڕ بەخێوەکەم ئەم هەموو پارە و مەسرف و تەسحیەم بۆ داون ئێستا من ئەمە لە شەی بسەنمەوە چی لەم ژنە بکەم تازە لیجا بمەوە ئەڵێ من وەکو قازیەک بەیانی ئەچم داوای جیابوونەوە لە خێزانەکەمەکەم دوای 51 ساڵ الله سەیری ئەم مستەمەعەکە وەرە تۆ لە کوڕەکەی خۆت چەند قورسە ئیساکەنە واز دە و باوکە بێنن چەند قورسە ئیساکەنە یەک لە ئێمە هەستێ بڵێن ئەو مناڵە مناڵی حرامە و مناڵی باوک و دایکی خۆی نییە ئەها خۆمان کە زۆر جات و ڕابین ئەڵێن لە دایک و باوکی خۆم بە حەڵاڵی نەبووبم ئەوە شەرەفی کوردە ئەوە عیزەتی کوردە ئەوە کەرامەتی کوردە چۆن ئەبێ ئێمە مناڵی زۆڵمان لێ بکەوێتەوە ئەها یەکێ زۆر زۆر چقاو بەخواڵێن زۆڵە بۆ ئەمە ئێمە بسم الله لەسەر مناڵ نەکەین کە چوویتە لای خێزانە دەبێ بسم الله بکەین بڵێ اللهم جنبنا الشەیطان وجنب الشەیطان ما رزقتنا اینجا وەرە بە حرامی مناڵێ لەدایک بێ کۆمەلگا بە چایە بۆ ێڕوانێ ئەزانی تۆ ژیانی پیاوێکت تەحتیم کرد ژیانی مناڵت تەحتیم کرد ژیانی خێزانێ ژیانی عەشرەتێکت تەحتیم کرد 4 ڕۆژی تر فەحسی جینات بێت و خەڵک بۆی دەرکەوێ وەڵا ئەزانن فڵان کوڕ فڵان کچ کوڕی فڵان ماڵ نەبوو لەوان نەبوو چۆن کەوتۆتە ئەم ماڵەوە ها لەناو ئەم قەلە ڕەشانەیە عەقڵێکی سپی تێکەوت ناکرێ بۆیە ئەم مستەمەعانە ئەبێ بە پاکی ڕاگیرێ خۆشەویستەکەم ئیسلام دەرگای هەروە شل نەکردووە بۆیە زۆر بە سەختی گرتوێتی ئەفەرمێت چی ئەفەرمێت فەئولائیکە هم العادون ئەوەی ئەم سنوورەی بەزان ئەوە داگیرکەرن ئەوە سنوور بەزێنن تۆ توانی سنووری وڵاتێ بەزێنیت ببێ ئەوەی کە ڕێگە و پاسپۆرت و ڤیزەی ئەو وڵاتەوە پێبێ ناتوانی ئەتوانی سنووری موئەسەسەیە بەزێنی نەخێرە توانی سنووری ماڵێ بەزێنیت ئەی خوا جورئەتەکەی سنووری خوا ببەزێنی قرس نییە ئەها چەند سەختە تۆ بتوانی سنووری خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ئەو کەسەی کە زینا ئەکات لەو کاتەی کە زینا ئەکات ئیمانەکەی بەرز دەبێتەوە ئاوا دوورەکەوێتەوە لێی هەتا زیناکەی تەواوەکە ئیماندار نییە ئەی ئەگەر ڕۆحی دەرچوو زۆر کەس لەم کاتیازان بۆ ڕۆحی دەرەچێ چونکە ئینسان کە زینا ئەکا و کە ئەو تاوانە ئەکا دڵی پەلەپەلەکات زەختی بەرز دەبێتەوە چەند قاز زەختی بەرز دەبێتەوە بۆیە بینی زۆر جار کابراڵێن وەڵا ڤیاگرای خواردووە جەڵتە لێ یاو تۆپی لە تاوانێکە ئاتۆپێ دوو لە ڕووی ئێوە کە گوناحەوە ناوی تۆپی وشیان بۆ بەکاربێنیت ئەو کەسەی کە فیسق و فجووری هێنایە کوردستانی خۆمانەوە ئەبینین چۆن خوای گەورە بردێەوە چۆن دوو لە ڕووی ئێوە وەکو حەیوان مدار بووە کەس نەیزانی چۆنیان بردەوە و چۆنیان لاشەکەیان لە چ کەلاوەیەکە شاردەوە ئەها ئەم مستەمەعە بەس پیاوی چاکی تیا هەڵەکەوێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا يزني ئەی ناتەرسی لەو کاتەیە ڕۆحت دەرچێ ناتەرسی لەو کاتەیە کە ئیمانەکە و دەرچووە ڕۆحەکەشت دەرچێت بۆ چونکە ئینسان لەو کاتەیە دڵی پەلەپەلە زەختی بەرزە ئەزانن بۆ خۆشەویستەکەم شتەکە ئاسانە خۆ تۆ وا نەزانیت بە قووەت و بەدەسەڵاتی خۆ زیناکەیت تۆ بە ڕەحمی خوا جیماعە پێکرێ ئەژنایی پیاوەتی و نییە وەڵا ئەو پیاوە و ئەو ئەتوانێ وا بکەوە بۆ تۆ وازانیت ئەو پلە گۆشتە لە پۆڵا دروست بووە ئەزانن دوو تورەکەی شل لە دوو تورەکەی شل لەم دیو دیوەوە کە پێویستەکە ئینسان کۆ بێتەوە و مناڵ بخاتەوە هەردوو دەرچەی دوو تورەکەکە ئەگیرێ لەم سەر و سەرەوە خوێن ئەڕوا بۆ ناوی خوێن ناگەڕێتەوە خوێن تایە قەتی سەمێنێ هەتا وەکو پیاوەتی تۆ هەستێت و بتوانی مناڵ خەیتەوە جوود بیت خوێن خەریکە ئەمەیە لەو شوێنەیە بۆیە لە هەموو کاتێ لە نەخۆشی و لە تاوانەوە معەڕەزتریت کە تووشی جەڵتەیەک و تووشی بەڵا بیت بۆیە تووش زۆر جار ئەوانە کە زۆر جار زەکەیان بەڕەقی ئەمێنێتەوە ماوەیەکی زۆر تووشی حاڵەتێکە بکەوێتە پریاپزم هەر خوێن لەناو ئەو شوێنەیە ئەمەیە جارێکی تر قەت ئەو شوێنە بە کەڵکی پیاوەتی نامێنێت ڕێک ئەشکێ ئەو شوێنە بۆیە بەڕێزەکەم تۆ ئەزانی بیری ئەوە بکەوێتەوە کە ئەم تاوانەی کە ئەویکەیت بە ڕەحمەتێک و بە بیستێکی خوا ئەیکەیت دەسەڵاتی خۆشتی تیان نییە وەکو میزکردن نییە دەرگای بۆ بکەیتەوە بکرێتەوە و دابخرێت بەڵام لەسەر ڕێڕەوی میز دروست بووە
بۆ ئەوەی کە چکە ئەگەر ماوەیەکی زۆر میز ئەو شوێنە پانەکاتەوە ئەو شوێنە وشکە بێتەوە بۆیە ئەبێ ڕێڕەوی مەنی لەسەر ڕێڕەوی میز بێت الله بۆی قەت لە خۆشمان گەورە نەبین ئەها پیرەمێرد دەفەرمێ بۆ تۆ لە لوتی فیل کەوتوویە خوار لەکوێ دابەزیویت کابرایەک خۆی زۆر بە گەورە ئازانێتە لای ئەبوو بەکر و متەکەبیر و خۆی نەزانێ ئەبوو بەکر لە تۆ ئەو پیاوەنی کە لە دوو کونە میزەوە پیتەتە دەرەوە بۆی کە بیخاتەوە هۆشی خۆی بۆیە بەڕێزەکانم ئەم بەڵایەکی گەورەیە ئەبێ زۆر وریای بی زۆر بەدەمیەوە بی ناکرێ ئینسان تاوانەکار وا بە ئاسانی سیرکە و بەسەریا تێپەڕێ بەڵێ ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان سەحابەیەکی هەبوو ناوی مرتید بوو فەرمێ مرتید دیلی نەقڵە کرد لە مەدینەوە بۆ مەکە یعنی سیاری پۆلیسی پێ بوو با بڵێ وەڵێ کە ئەچووە مەکە لە فندقێکە ئەمایەوە هی ئافرەتێک بوو ناوی عیناق بوو ئەم ئافرەتە لەش فرۆش بوو ئەڵێ کە مرتید موسڵمان بوو ئیمانی هێنا شەوێکیان ڕێکەوتە ئەو فندقە وەکو جاران عیناق زۆر دڵی پێخۆش بوو وتی خوا بەخێر بێی ئەم شەوی شەرەک و شەوەکانی تر عیناق وتی هەموو پیاوەکان ئیزنێم لەبەر خاتی تۆ چکە دیارە ئافرەتێکی لەش فرۆش بوو سەحابەکەی پێغەمبەری خوا فەرمی ئەی نازانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زینای حرام کردووە خۆی گرت ئەو شەوە بە زۆر هەتا ڕۆژی لێبۆبانی زوو خۆی گەیانەوە بە دیناو تێی پێغەمبەری خوا ڕێگەم بە با عیناق مارەکەم خوا زۆرم حەز دەیەتی ئافرەتێکە هەر لە جاهیلیەتی شاپێکەوە زۆرمان بەسەرێکەوە هەیە زۆر شتی خراپمان کردووە پێغەمبەری خوا بێدەنگ بوو هەتا ئاەتی بۆ دابەزی فەرمووی الزانية لا تنكح إلا زانية والزانية لا ينكحها إلا زان أو مشرك وحرم ذلك على المؤمنين فەرمی زیناکەر بەس ئەبێ پیاوی زیناکەر و داوێن پیس ماریکە ئافەتی داوێن پیس پیاوی شەواڵ پیس بۆ موسڵمان نییە واتە خوای گەورە ئیمانیشی لەداڕنین ئەو کەسێک کە زینا ئەکا بزانە تاوانەکەی چەند قورسە ئەها خۆشەویستەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ شەوێکیان خەوتم کۆمەڵێک خەڵکم بینی خراببوونە ناو تەنورێکەوە تەنورە زان چییە ئەفەرمێ کە تەنورەکە گڕەدرا لە ژێرەوە بەرزەبوونەوە هاتو هاواریان پێکەوت بۆ چکە دایمە جوودبوون و زینا پێویستی بە بەرزبوونەوە و جوڵەیە جوڵەی لە ژێرەوە فووە دران اینجا بەرزەبوونەوە هاواریان لێ هەڵەسا کە ئەسووتان لە ژێر تەنورەکەەوە نەشیانە توان لە تەنورەکە بێنە دەرەوە اینجا دا ئەمریکانە وتم جبرین ئەمە چییە وتی ئەوانە کە زیناکەن پەناگرم بەخوا تاوانی ئەمانە ئەو نە قورس بێ خوای گەورە لەگەڵ چیا باسییان کە لەگەڵ مشریک و لەگەڵ قاتیلا باسییان کە والذین لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ئازارەکەیان بۆ چەند قاتێک لێ لە قیامەتە تو ئەخوایە لەبەر خۆشیەکی پێنج دەقەیی دە دەقەیی هی ئەوە ئەهێنێت خۆت ئاوا قوڕ بەسەرکەیت و ڕەنجەڕۆ بیت تۆیەک بە تەمای فیردەوسی بە تەمای لەو کەسانە بی کە بچیتە بەهەشتەوە لەگەڵ پێغەمبەرانە ئێستا لە بەشتێکی ئاوا قێوەزە بن تو ئەخوایە کە چوویتە قەبرەکەتەوە پێش ئەوەی کە بمریت ئەگەر پانۆڕامای فلیمەکانە ئاوا بۆ پیشان بن ئاوا لەبەر چاوت هەر مۆبایڵەکەت ئاوا بێتە بەر چاوت چی کردووە ئەگەر چوویتە قەبرەکەتەوە اینجا سرت لە جێتوی کە ئاوا بەرسوڕێن ئاوا ڕووی کەنە چێلەکە و بەردەکە شاشەیەکە بۆ دانێن تخوا لە ڕوویە سەیری فلیم و کامێرەکەی خۆ بکەیت تخوا عیب نییە تخوا شەرم نییە ئێگە پاڵ خراببووی لەسەر لای ڕاست و دەم و چاو و کفنەکەیان کردەوتیان ڕەحمەتی خواتان لێبێ تخوا دەم و چاوی بخەنە سەر ئەرزەکە با خوای گەورە بەزەیی پێیا بێتەوە مۆبایڵەکەشیان ئاوا بەرامبەرە دانا چوتیا کردووە لە ڕوویە سەیری کەیت لە ڕوویە لە باشتا بلادی فلیمەکانی من پیشان بن لە پێ ناوی چییە لە پێناوی تاوانێکی کاتیە واللهی لە شوێنی وا بووم لە وڵاتێکی وەکو سینە بە حساب بۆ تیجارەت چووم لە دەرگایان داوە خوایە ئەمە دەرگاکەم کردۆتۆ کەسێکم دوو ئافر لەو دوو دەرگاکەوەن بە ئەنگلیزی وتم فەرمودادە چتانەوێت وەڵا هاتووی مەساجە بۆ بکەیت سپاس من نامەوێت بەڵام بەس بۆی ئاەتەکە تەطبیقکەم بە زۆر پاڵیا لا إله إلا الله يعني من معقولة درقتي دو آفد نيم درقايا بسر داخم بلا سبحان الله شيطان أو ضعيفتك أو شيطان دو أبالني تو آنج لبيش أبالني
شێتانیش ئەمەی گرتووی ئەڵێ بیکەرەوە کۆرە بیکەرەوە خۆ شێ خوا یادێ اینجا هەر ئەوەنگە بەدەمما هاوتم ئینی ئەخاف الله إنه ربي أحسن مثواي أو خوا رزي ليقرتم من هي أوني أم تاوانا قيزونا لبر خاتي دقة 5 دقة أما يسبوتان باسكم كاتي جنج بوم 2000 أو نبو 18 سال مو بيش بو 7 سال مو بيش تخوا كسي تامو تشيجي 7 سالي لمو بيش بير بيه إذا كان بيم خوش كان مرتاح الحمد لله نفواي شكر بوتو توش ئەگە توش بوو مایە خۆ هەر ئەو دقەی بڕۆ یشت بوو کۆتایی پێات وەکو هەموو خۆشی و ناخۆشەکانی تر ئەبڕایەوە لەبەرەوە کە شتێکی ئاوا ڕووتی ئەکا خۆشەویستەکەم 1 دقەدان بە خۆتا بگیرە بینی مردن و قەبر و قیامەت و بەهەشت و جەهەنەمە بکەوێتەوە پێم وانێ ئینسان تووشی ئەم بەڵایە بێت بۆیە ئەبێ ئەم کۆمەڵگایە بە پاکی بمێنێتەوە ئەبێ ئەم مستەمع هەر یەکە و ئەوەی دەوری ئەوەی نزیکی ئەوەی دەتەنیشتێتی ئەوەی دراوسەیەتی هەر هەمووی بەو چاوەسەی کا یاخود چاوی داگرێ تووشی ئەمە نەبێت خۆشەویستەکانم هیچمان لەو پیاوە نەعوذ بالله کاتی خۆی پیاوێک هەبوو گەنجێک هەبوو زۆر شەهوانی بوو لە مەکەیە هەموو ژیانی هەر شەهوەت و هەر ئارەزوو بوو ناوی چی بوو؟ ناوی خەواتی کوڕی جوبەیر بوو ناوی چی بوو؟ خەواتی کوڕی جوبەیر ئەم کوڕە ئیتر نییە خۆی پێ نەئەگیرا حەزی لە ئافرەت بوو ئەڵێ شەوانە چوو لە ماڵەکانیەدا دەرگاکەیەدا ئەیانە فەرموو کاکە ئەی وەڵای شتێکم ون بووە بزانم لە ماڵی ئێوە نێنتان بینی ئێوە بەس خواخوای بڕێکەوێتە ماڵێک و پیاوەکەی لە ماڵە بێ خۆی کا بەژوورە ئەو نەجنسی بوو شۆ خۆی پێ ناگیرە بەیانی ئەچووە بازاڕەوە ئەگەڕا بزانێ شێ ئافرەتێ بەتەنیایە ماستی هێناوە شیری هێناوە سەوزەی هێناوە بەتەنیا ئەیە بیفرۆشێ ئەلێ وەڵا ڕۆژێکیان ڕێی لە کچێ کەوت ئاک بەخوا چاکە ئەلێ دوو دیزە ڕۆنی هێنا بۆ بازار وتی ئەرێ کچی ئەم دیزەی تۆ ئەم ڕۆنەی تۆ تازیان کۆنە وتی وەڵا تازەیە چۆن کۆنی چی تێ تۆ ئەم تاقیکەمەوە چی بەڵێ تیوا چینە ئەو دەشتەوە با چینە پشتی بازارەکەەوە وەڵا بردێ پشتی بازارەکەەوە کورەمە لە حەدیثە هاتووە ها ئەلێ وەڵا بردێ پشتی بازارەکەەوە وتی ئادەی ئەو گیزیانم بکەوڵا دیزەکەی پێ کردەوە و لێی خواوتی وەڵا خۆمیان زۆر تازەیە هیچ عیبی نییە بکەویتیش ئەلێ ئینجا تورەکەکەی ئاوا نەیبەستەوە تورەکەکەی هەر ئاوە گر بەدەستێ و یای بەدەستی کچەکەەوە وتی تریشم بەرێ وەڵا ئەوی تریشی لێسەن و وتی وەڵا ئەمەش ماشەڵڵای لێ وەڵا ڕۆنەکە زۆر ئەمیش فەقیرە هاتۆ پارە پەیاکە و هەموو مەعیشەتیان لەسەر ئەو تۆزە ڕۆنەیەکی هێناوێنە بۆ بازار بە چەندێکە ئەم تۆزە ڕۆنەیان کۆ کردوێتەوە وەڵا هەر دوڕۆنەکەی یاوی دەستی کچەکە وەڵا کچەکەش ئاوا دوڕۆنەکەی گەتوو بەدەستێەوە نەبەسراوە وەڵا پەلاماری ئافرەتیە خوایە کچە پەلامە دیفاعەکە ڕۆنەکەی ڕژێ دیفاع ناکە وەڵا ناچە ئەو ڕۆنەکەی گرتبوو هەویش دواویشی خۆیە کرد ئەی ماڵێ ئاوا بێ خوا بۆ خۆت و فەهمەش جوا بینیوە اینجا عەرەب بەڵێ ئەشغەلە من ذاتی النحیەین ئەڵێ ئەو نەمەشغوڵ بوو لەو کەسە مەشغوڵتر بوو کە دوو دیزە ڕۆنەکەی بەدەستەوە یعنی هەموو جوانی مەشغوڵ بوو نێزانی چی بکار ئاوا هیچ دەسەڵاتی نەبوو لە ئاوای لێ هاتبوو ئەڵێ ئینجا ئەم پیاوە کە ئیمان چووە دڵێەوە ئەم کوڕە گەنجە ئیمانی هێنا الله فەرمێت چوو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ بەلای شوێنێکا تێپەڕی ئافرەتێکی ڕەفیقی خۆی لێ بوو هەموو شەوێ لە سەردانێ کرد ئەڵێ وتی وەرە بانگی کرد ئەویش وتی تۆ نازانی من موسڵمان بوومە چووم لای پێغەمبەری خوا ئیمان بێنم ئەڵێ ئافرەتەکە هەر بانگێک کردووە ئەی وەرە ئەبوو عەبدوڵڵا وەرە نەڕۆی وەرە اینجا سبحان الله ئەم تاقیکردنەوەی زۆر سەختە ئینسان پێشتر تاوانێکی کردبێ ها بەخوا ناچمەوە ئەو سایتە بەخوا سەیری ناکەمەوە بەخوا جارێکە ئەو چاتە ناکەم و نەوەڵڵا باوکی جوان خوا بەخوام تۆبم کردووە لای بە باوکی جوان خەسی ئەو ڤیدیۆ ناکەم و جارێکی تر سێ و فلیمە ناکەمەوە خۆ یەک لێ ئەڵێ خەوات هەر ئەڕۆیشتە پێشەوە ئافرەتەکە هەر بانی کردو ئەمیش
دڵێکی لای ئیمانەکەی بوو لە پێشەوە بوو لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵێکیش لای ئافرەتەکە بوو هەڵێ ئاوا ڕۆی شۆر ئاوا ئابڕیایەوە هەتا خۆی گەشا بە دیوارێکە ئەمەی هەموو شکا بوو بەخێر چوو بە لای پێغەمبەری خوا وتی پێغەمبەری خوا بە خاچم دات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر خوای گەورە کەسێکی خۆش بێ لە دنیای تۆڵی لێکاتەوە ئەڵێ ئینجا هاتە دەرەوە لە مزگەوت کۆمەڵی ئافرەتی بینی خۆی پێ نەگیرا چوو جلێکی جوانی لەبەر بوو چوو لای ئافرەتەکان دانیشت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەوە خەوا چیەکەی چی پێغەمبەری خوا وەڵای شتێکم لێون بووە ئەو بە دوای شتێک ئاگرم شتەکەی جێبەستمەوە ئەلە دوایی کە هاتە مزگەوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەوە خەوا چی دەکرد چی لە حشتەکە کرد الله ما فعل بعيرك شارد ئەرێ حشترە سەرکەشەکە و چی لێ هاو ئەی خەوات يا رسول الله ما شرد منذ أسلمت تي لو كاتي كم مسلمان بوم سركشين كردوا الله أدبي صحابة وتي دباش جاري تنشيتو أو مجلس لا عفت كان دانيشي تكون مجلس الشيطان جدسي أنا أساسني فرمي رحمك الله رحمك الله رحمك الله عليه ترحى تشيش ولا بليدر شو بوي إلا شري بدرا كمسلمان كانش كان عليه ئەم پیاوە ئەم کوڕە گەنجە ئەم خەواتە سەحابەیەک کە ورگی دەرهات بوو خەریب و ئەمرد ئەڵێ دابووی بەسەر شانیا ئەیگێڕایەوە بۆ معسکەر و ئەیگێڕایەوە بۆ خستەخانە بۆی کە زوو چارەسەر کردێ ئەڵێ ڕێخۆڵەکانی هەمووی هاتە خوارەوە بەسەرما بەڵام ئاوڕی نەئادایەوە بەڵێ خۆشەویستەکانم تکام وایە ئاگاداری ئەم سیفەتە بن ئەم سیفەتە لە هەر قەومێکا بێ خوای گەورە تێیانەبات لەو فترەی پێشوا لە ئیتالیا بووم زۆر حەزمە کرد سەردانی شوێنێ بکەم لە نزیکی ناپۆلی پێزان ناپۆلی شوێیە ئێمە بەس نادیەکان ێزانی ناپۆلی ئەڵێ ناپۆلی شارێکی نزیکە پێوترێ پەمپای ئەم پەمپایە کاتی خۆی 600-700 ساڵ پێش ئیسا دروست کراوە شوێنێکی بازرگانی بووە شوێنێکی دەوڵەمەند بووە ڕەسیفەکانی ئێستاکەنەش ئەڵەی لە سەردەمی ئەمڕۆیان دروست کراون ئاو براوەتە هەموو ماڵەکەوە مەجاری خۆی هەبووە بەڵام چونکە ڕێی کاروانی و شوێنی خەڵک بووە ئەڵێت شوێنی تاوان بووە خەڵک تاوانی بە ئاشکرا لەو شارەیە کردووە ئەو نە شوێنەکە تاوان بووە خەڵک بە تایبەتی چووە لەوێ خۆی بەتاڵ کردوتەوە لەسەر شوێن و لەسەر حەمام و لەسەر دیوارەکانیان شوێنی ڕوت و ئافرەت و پیاو بەیەکەوە هاوڕەگەزبازی ئەڵێ هەرچی جنسی بیستە لەو شارەیە دەستەکەوت بە شێوەیەکی ئەو نەقێزەون لە پاڵیانە شاخێکە بوو پێیانە و شاخی فیزۆف زۆر دڵیان پێخۆی ئەم شاخە لە پاڵمانای ئەوە بوو ئەلێ ڕۆژێکیان ڕۆژی 24 هەشتی ساڵی 79 دوای میلات لە نیوەڕۆیەکە وەختێکیان زانی هەرچی باڵندە بۆ هەڵهات وەختێکیان زانی هەموو خشۆکەکان کشانەوە وەختێکیان زانی ئاو شک بوو وەختێکیان زانی وردە وردە ژێریانە جوڵێتەوە وتیان هیچ نییەوە زیزالێکە ئەلێ سەعات 12 نیوەڕۆ بورکان وردە وردە دەمی کردەوە دووکەڵێک هاتە سەریان ئەو ڕۆژی نیوەڕۆی 12 نیوەڕۆی لێکردن بە شەوە زەنگ وتیان شتێ کاتێکی کاتیە ئەلێ 15 دانە تەن بورکان هاتە سەر شارەکە اینجا باری کەوتە سەریان یەکێ نا دوان ناسیان نا فأرسلنا عليهم حجارة من سجيل گڵی بۆ بەبەرد لە بورکانەکەەوە هات و یای بەسەریانە هەرچیەکی تیا بوو معفی کردەوە فریای خۆک ئامادەکردن نەکەوتن هەر هەمووی لە شوێنی خۆیان ئاوا بوون بە چی؟ بوون بە تیمسال ئێستەش تیمسالەکان ماون ساڵی 1749 دۆزیانەوە شوێنەکە وتیان با بەخۆ ئەمە ژیانی تیا بووە ئەمە ئینسانی تیا بووە ئێستاکەنەش هەر هەمویان تەحنیت کراون بە کبریت ئاواسەی لاشەکانیانەکەی لە شوێنی خۆیانن بەڵام خوای گەورەکردنی بە عیبرەت ئیساکەنە پێی وتیە گەورەترین مەتحەفی عالەم ئیسانەکان ئاوا کەوتون پاش ئەوەی کە ملیارەها گڵ بورکانیان لەسەر لابردن کە سەیرەکەن شارێ لە ژێرەوەیە ئەنجا بۆیان دەکەم شارە چی لێ هاتوو بۆنی فەسادەوە
خی گەورە ئەم دەرز و عیبرەتانەمان پیشانەیە بۆی کە عاقڵ بین خۆشەویستەکانم پێشەوەی کە بچینەوە بەردەستی خۆی عیبرەت و دەرزێکمانەتێ دوای قەومی لووتیش بۆ ئەوەی کە خەڵکێک لەم سەردەمەشا پێی عاقڵ بن هەر کەسێ نەیبینیوە لەم و دوا ناپۆلی بیرکەوتەوە ئەو شارەی بیرکەوتەوە 20 کیلۆمەتر دوورە کاتی خۆی ئاسیمەیە بووە بەڵام خی گەورە کردی بە عیبرەت بۆ زەمانە کە ئیساکەنە هیچ کەسێکی تیا ناژی تەنها ئینسانە تەحنیت کراوەکان نەبێ خی گەورە بمان پارێزێ خی گەورە عەورەتمان پارێزێ خی گەورە دامێنمان پارێزێ خی گەورە ئیمانمان پارێزێ خی گەورە بمان هێڵێتەوە لەسەر ئیمان و منافەسەی ئەو حەو جۆرە خەڵکە بکەین کە بۆ فردەوس ململانی ئەکەن نەک لە پێناوی تاوان و ئارەزوو شەهەواتەکانیانە ڕاکەڕاکەیەکەن أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته